هاتنی ئیسلام هەڵهاتنی خۆری زانست و ئاوابوونی خۆری نەزانیە. لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم ئاینەشدا وەکو دوانەیەکی لە یەکدانەبڕا و زانست و معریفەش بڵاو بووەوە. بەگەیشتنی ئیسلام بۆ ناوچە جیاوازەکانی سەرزەوی چەندین مەڵبەندی زانستی لە شارە گەورەکانی وەک دیمەشق و بەغداد و قورتوبە و قەیرەوان و هەتا دوایی دامەزران. هەر بەزووی بە پشتبەستن بە زانایانی پێش ئیسلام و بە توانای ڕۆڵەکانی شارستانیەتی ئیسلامی گەشەی سەند و بۆ چەندین سەدە لە لووتکەدا مایەوە. لەم نێوەندەدا ئەوروپیەکان بە سوودبینین لە بوونی ئیسلام لە سنوورەکانی ئەوروپا بە تایبەت لە ئەندەلوس و دوورگەی سەقلیە دەستیان کرد بە بنیادنانی شارستانیەتەکەیان. لە بەرامبەردا بەهۆی بوونی چەندین هۆکاری دەرەچی و ناوەچی شارستانیەتی ئیسلامی بەرەوکزی و لە ناوچوون گلۆر بووە. ئەوروپیەکان سوودیان لە نووسین و پەرتوکە ئیسلامیەکان و زانایانی موسڵمان بینی بۆ بنیادنانی شارستانیەتەکەیان. تەنانەت نووسینی زانا یۆنانیەکانیشیان لە زمانی